ئەگەر بەگشتی باز لە ڕۆلی میدیا بکەین لە هەرێمی کوردستان سەبارەت بە داگیرکێران سەبارەت بە و شەڕی داعش و بەگشتی ڕۆلی میدیا لەسەر کۆمەڵگای کوردی و چین و توێژەکان یەکێکە لەو پرسانە ئەوە ئەتوانم بڵێم تاکو ئێستا میدیای کوردی لە هەرێمی کوردستان نەیتوانی وە ئەوەندەی گوتاری حیزبی زابۆ بەسەر یەک ڕیزی نیشتیمانی و کۆمەڵگای کوردی و خەمی چین و توێژەکان بە ژنان و بە مناڵ و بە پیاوانەوە هەیبێ ئەوەندە لایەنە سیاسەکەی گرتوۆتە ئەستۆی خۆی لەبەرەوە بەداخەوە ئەتوانم بڵێم یەکێک لەو بابەتانە و لەو پرسانە کە ئەوەیە کە هاتنی شەڕی داعش و شەڕی داعش یەکێک بوو لە هۆکارەکانی کە زۆرترین تونوتی ژیان بەرەبان بە ژنان و بە مناڵ کراوە زۆر ناو مرۆڤانە مامەڵەی کردووە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان چونکە میدیای ئێمە خۆی ئامادە نەکردو بۆ شەڕێکی بەناوی شەڕی داعشەوە ئەتوانم بڵم زۆربەی کات توانێتی خزمەت بە داعش بکانەوەکو بە کۆمەڵگەی کوردی بۆیە هیوادارم میدیای کوردی جارێکی تر بەخۆیان بچێتەوە بۆ هەموو پرسەکان پرسی کۆمەڵاتی پرسی سیاسی پرسی نەتەوەیەتی هیوادارم بتوانین لەم پانێڵە ڕۆڵی میدیا وا بنرخێنی کە جارێکی تر چاو بەخوابن بخشێنێ بەڵێ بەداخەوە ئێمە میژێکی دوور-درژمان لەگەڵەوە هەیە کە داگیرکاری بەرامبەر بە خاکی کوردستان زۆرە و حیزبە سیاسیەکانیش لێی کەم تەرخەمن و لێی بەرپرسیاری خۆیان بە بەرپرسیار نازانن بەرامبەر بەم دۆخە بەڵام ئەبینین لە نەتیجە خراپەشکێتەوە بۆ کوردستان و هەرێمی کوردستان بە تایبەتی هیوادارم حیزبە سیاسیەکان وا چاوبخەنە سەرەوەی کە بابەتێکی نەتەوەییە بابەتێکی گشتگیرە بۆ هەرێمی کوردستان بۆی کە بە زیان نشکێتەوە بۆ هەرێمی کوردستان